سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بەم بەرنمەیەوە دەبمە میوانی ماڵەکانی ئێوە یازیزە و خۆشەویست ئەم جاریان لەگەڵ هاوکارم تالب لە بەرنمەیەم هەفتەدا کۆمەڵێک بابەت کە سەرکی ترین بابەتیان لەسەر ڕووداوەکانی شەڕی نێوان کۆمار و ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیلە دەخەینە بەرباس و گفتوگۆ هیوادارمەم بابەتە و ئەم بەرنمەیە جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. منیش ڕێز و سڵاومەیە بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێمە و بینەران. زۆر سپاس کە بینەرێن بەرنامێن و بۆ هیوای تا بە کۆتایی لەگەڵماندا بن و ناوەڕۆکی بەرنامەکانمان جێگەی سەرنجی ئێوەی عزیز بێ و کەڵکی پێویستی لێ بەربگرن. تالب دوای ناوبەڕێک دەگەڕینەوە لای بینەرانمان. زۆر باش.
بەڵێ تالب هەروەکو خۆت ئاگاداری هەفتەی ڕابردوو ڕووداوەکانی شەڕی نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیل خێرایی زۆریان بەخۆیانەوە بینیوە. یەکشەمەی ڕابردوو بە بردومانی ناوەندە ئەتۆمیەکانی فۆردۆ و نەتەنز واتە نەتەنزی ئیسفەهان لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە ئەم شەڕە چووە قۆناغێکی تر، قۆناغێک کە سەرنجام کۆماری ئیسلامی ناچار کرد تەسلیمی داواکاریەکانی ئەمریکا و ئیسرائیل بێت و لە ئاکامدا بەیانی ڕۆژی سێشەمە ئاگربەز ڕاگەیەندرا. بەڵێ گوڵنازیان پاش 12 ڕۆژ لە شەڕواتنی ڕاستەوخۆی ئەمریکا لە کۆتاییدا بۆ ناو شەڕەکە هەروەک تو باست کرد دۆخەکە گۆڕاوە کە ئاکامەکەی قبوڵی ئاگربەز بوو لەلایەن دوولایەنەوە کە لە ڕاستیدا شتێک نییە جگەل لە تەسلیمبوونی کۆماری ئیسلامی. پەلاماری موشکی بۆ سەر دامەزراوەی سەربازی ئەمریکا لە قەتەر کە بە تەواوی لە پێشدا دیزاین کرابوو نمایشێک بۆ تەسلیمبوونێکی ئاسانتر ئەڵبەت بژاردەیەکی تریش نەمابوو بۆ کۆماری ئیسلامی، چونکە ئیدامەی شەڕ بۆ کۆماری ئیسلامی جگەل لە خۆکوژی هیچ ئاکامێکی تری بەدواوە نەبوو، دەبوو تەسلیم بێ کە لە کۆتاییدا تەسلیم بوو. ئەگەر چی هەروەک چاوەڕوان دەکرێت ئەم تەسلیم بوونە بەهاندانی هەستی نەتەوەی دەکاتە نیشانەی سەرکەوتن تا شکستە سیاسی و نظامیەکانی بشارێتەوە، بەڵام کێیەکە نەزانێت کۆماری ئیسلامی بە لە بەرچاو گرتنی شکستەکانی تا ئێستای نەیدەتوانی لەم شەڕە سەرکەوتوو بێ وە سەرنجام ملکەجی داواکاری ئەمریکا و ئیسرائیل. گۆڵنازیانوەش بڵم کە هەمووی ئەمانە بە هەمووی ئەمانەوە کە هەم تۆ باسی لێ کردووە لە کۆتاییە باسی تەسلیمبوونی کۆماری ئیسلامی ڕاگررتنی شەڕمان پێ باشە، چونکە شەڕ جگە لە کاولکانی و زیان و زەرەر بۆ خەڵکیی تری بەدوانیە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کە دەتوانن لە ئیدامەوە بە ئامادەسازی لە نێوخۆدا ئاواتەکانیان جێبخەن دەخاتە پەراوێزەوە. هەر بۆیە پێمان وا بۆ ئەم شەڕە بۆ هەر کام لەلایەنەکانی شەڕ بۆ هەم بۆ کۆماری ئیسلامی کە بەرچاوتر ناتوانێت درێژماوە بێ، فقط دەبۆ ڕێگای تەسلیمبوونی بە ڕەواڵەتیش بوو بێ بۆ کۆماری ئیسلامی ئاسان کرێتەوە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە. پەلاماری لە پێشڕاگەیەندرا و بەسەر پێگەی نظامی ئەمریکا لە قەتەر شاید یەکێک لەو ڕێگایانە بوو بێ کە کۆماری ئیسلامی بتوانێت ئاسانتر تەسلیم ببێت. بەڵام لێرە پرسیارێک دێسارەوە تالێ بۆچی دەبوو ڕێگای یانێ واتە ئەو ڕێگە ئاسانەی بۆ بکەنەوە لە کاتێکدا لە ڕۆژانی ئاخردا ئەم باسە هاتبوارەوە کە لەوانەیە استراتژی شەڕ بەتایبەت لەلایەن ئیسرائیلەوە گۆڕابێت و تا ڕوخانی کۆماری ئیسلامی درێژەی پێ بدرێت. چۆن بوو لە ناکاو شەڕەکە وەستامە پرسیارێکە لەوانەیە هینی بینەرانیشمان بێ کە باسکرابێ. من پێم وایە چەند هۆکاری سەرەکی هەن کە دەبێ ئاماژەیەکی کورتیان پێ بکەین ئێمە لەم بەرنامەیە. ئەمریکا ئەوە دەزانێت کە ئێران کانگای بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە لە ناوچەکە، هەر بۆیە ناتوانێت ڕیس بکەن و بەرژەوەندی خۆیان لە ئێران و ناوچەکە بخەنە مەترسیەوە، بەتایبەت بەدیل یان ئالترناتیڤی گونجاوی لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆیاندا بەدی نەدەکرد. کۆماری ئیسلامی زەعیف و لاواز هەڵبەت بەرامبەر بە خۆیان و بەرژەوەندەکانیان، بەڵام ئەوەندە بەهێزە بۆ کۆنترۆلکردنی ئەم بزوتنەوانەی کە باسمان کرد بە باشتر زانیویانەوە ڕێگای مانەوەیان بۆ هێشتوەتەوە. مەبەست لە ئەمریکا و ئیسرائیلە بۆ کۆماری ئیسلامی هێشتویانەتەوە. دەزانین کە ئەم هێرشە مەبەست هێرشی ئەمریکا بۆ سەر سایت ئاتۆمیەکانی ئێران بە ئەنقەست زۆر گەورە پێشاندرا و بەرپرسانی ئەمریکا هەراهۆریایەکی زۆریان لەسەر ئەم ڕووداوەوە ڕێخست. هەرچەندە لە ڕاستیدا و هێرشە گرنگیەکی سەربازیە و تۆی نەبوو، بەڵام ئامانجێکی سیاسی دیاریکراوی هەبوو. ئەم هەیە بڵم منیش لە ڕوانگەیەکی ترەوە وەڵامی ئەو پرسیارە بە بینەران بدەمەوە. سیاسەتدا ڕێژەرانی ئەمریکا هاتنە سەر ئەو قەناعەتە کە بە چەندین هۆکار ئەم شەڕە ناتوانێت درێژە بکێشێت. پرۆژەی ئەتۆمی ڕژیم ئیسلامی ئەگەریش کەرەستەکەی مابێ، بەڵام وەک پرۆژەیەک بە گشتی بۆ پێشگیری یان هەمان بە قەولی کۆماری ئیسلامی بازدارندێکی لەم خۆناغەدا کۆتایی پێهاتووە، چون پێیان وابوو شەڕ نابێت. بەڵام شەڕ بوو و ئەم کارتی پێشگیریە پشتیوانی لە کۆماری ئیسلامی نەکرد و تەنانەت زەربەی قورسیشی بەرکەوت لەو ئاستەیە. تا ئێرە ئەمە بۆ دەوڵەتی ئیسرائیل سەرکەوتنیەکە، بەڵام ترامپ نەیدەویست ڕێگە بدات کە شانازی کۆتایی هێنان بۆ پرۆژەیە تەنیا نەسیبی نەتانیاهۆ ببێت. نەتانیاهۆ هەرەوەندەی بەس بوو کە سیاسەتی قوڵای استراتیژیکی کۆماری ئیسلامی وەک کارتێکی تری پێشگیری لە ناوچەکە تێک بشکێنێت. هەر بۆیە بەر لە ڕۆژی 23 جۆزەردان ترامپ هەوڵیدا لە ڕێگەی گفتوگۆ و لەژێر سێبەری هەڕەشەی سەربازیدا
ڕژیم ئیسلامی ناچار بە پاشەکشە لەم پرۆژەیە بکات و ئەم سەرکەوتنە بە ناوی خۆیەوە تۆمار بکات. لە ڕاستیدا ترامپ پێویستێکی زۆری بەم سەرکەوتنە هەبوو. لە سەرەتا هاتنە سەرکاریەوە گەلێک دروشم و بەڵێنی گەورەیدا بوو، بەڵام هەمویان بووبوون بە بڵقی سەراو. لە نێوان ئەم هەموو شکست و ناکامیەدا تەنیا ڕژیمی ئیسلامی مابوو کە دەیتوانی سەرکەوتنێکی هەرچەند بچووک بەڵام بۆ ترامپ دابین بکات. وەک هەموو لێ ئاگادارن لە گفتوگۆ و دانوستانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ئەمە مانجا بەدەست نەهات. ترامپ تێگەیشت کە لە گەمەی دیپلۆماسیدا ناتوانێت ڕژیمی ئیسلامی شکست پێبێنێت. ئەم کۆتا دەرفەتەش کە دەیتوانی ئەم سەرکەوتنە بچووکە لە نێوان ئەو هەموو شکستەدا مسۆگەر بکات، خەریک بوو لە ڕێگەی دیپلۆماسیەوە لەدەست بچێت. لەم خۆناغەدا بوو کە گڵۆپی سەوزی بۆ هێرشی ئیسرائیل هەڵکرد. دوای 10 ڕۆژ شەڕ، کاتێکم تا زۆر لە دەرەنجامی شەڕەکە دڵنیا بووەوە، لە کاتێکی گونجاودا دەست بەکار بوو و نەتانیاهۆی تێگەیاند کە نابێت سەرکەوتنەکە تەنیا بە ناوی ئەو تۆمار بکرێت و چیتر نابێت زێدەخوازی بکات. لەمڕۆ ئەگەر تمیشا بکەین ئەو هێرشەی کە ئەنجام دەدرا دەبوو لە کاتێکی گونجاودا بێت و زۆر هەراهوریای لەسەر ساز بکرێت لە ڕێگەی مێدیاکانەوە دەنگ بداتەوە. ئەمە ڕاستی سیاسەتی ئەمریکا بوو لە بەشداری ڕاستەوخۆی لە شەڕ ئێران و ئیسرائیل و دەرهەرحاڵ ئەمانە لەگەڵ فشاری بیرروڕای گشتی و دەوڵەتانی ناوچەکە کە نیگەرانی بەرژەوەندی دەسەڵاتی خۆیان لە درێژەکێشانی شەڕەکە بوون سەرجەم ئاکامەکەی بوو بە ئاگربەس کە پێناچێت زۆر پایدار بێ و لەوانەیە هەر کاتێکیش تێک بچێت. بەڵێ وایە تالێ با ناوبڕێک ببینین دوایی دەگەڕێنەوە لای بینەرانمان. زۆر باشە، دەستخۆش. فەرموو. توفانی شورش بستاوە هێرشی ڕاشی دێوەت ماش لەولاوە هەڵکەین ئاڵای هەڵمەداری و ڕاپەڕی ئاڵای سووری ئازادیمان شاکەوە کارگەری ڕابەر پێشەنگی جەماوەت هەستین ڕابین بۆ ڕزگاری بەشار هەستین تێکرا خوێنمشتا فروت و لاکەی Yalan pinawa Hawari halmat Kalamari hiyat Acheri kayna wasta chawai mayna Amu sharu cherawari satangari Berwaw neyta hata hata hataya Dekena ta Chicago Dendeyne dengi yaksır kargaran bako Bahiş divare ver benden genaki Çavav rengu pezmin diyana halako Bu dünyayı bilirsin Bilmetirsi Rabine komalani bir çok sava Hastin tekrar henüz tap rutuna key Hawari halmat kalamari biyar Acheri kayna wasta chawai mayna Amu sharu cherawari satangari Berwaw neyta wata hata hataya ستانکاری و حکمی سرمایه تک دن بیروشنی ناری شیبینی بس یادن دانا و دن بیل دنیا سیز مالا
گرتن دایه گیری کشکی ستم کاری و حکم سرمایه تک دین بیرو خنیلاری شیبینین باس یادم دانا ودم بیل دیگه رزمان لیا گرتن دایه گیری هاواری حلمت بلا ماری بیت باچوری کین واسه چاوی بینا آمو شرو چویر واری ستمگری بشوان نیگا و کارکارکاریا تا لە با بچینە سەر پەیام و ڕابۆشوونی تر کە بۆم بەرنامەیە ئامادەکراوە بەڵام پێشترەوە ڕوونکەینەوە کە بەشێک لەم پەیام و نووسراوانە پێش ڕاگەیاندنی ئاگربەست بەدەستی ئامادەکاری ئەم بەرنامەیە گەیشتووە. هاوڕەشێری لە پەیامێکدا نووسیوێتی لە پاڵ ڕووداوی شەڕی 12 ڕۆژەی نێوان کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیل دوو حقیقەتی مێژووی سیاسیش هەن کە دەبێت سەرنجی بدەینێ. یەکەم نمونەیەکی مێژووی بەدەستەوە نییە کە ڕژیم یان دەسەڵاتێک تەنیا لە ڕێگەی هێرشی ئاسمانیەوە گۆڕدرابێت. دووهم نمونەیەک لە بەردەست نییە کە دانیشتوانی وڵاتێک لە کاتی هێرشی ئاسمانی لایەنێکی دەرەکیدا دژ بە دەسەڵات چوو بێتە سەر شەقام و ناڕەزایەتی دەرببڕن. لە ڕاستیدا گۆڕینی ڕژیم ئەگەر بەدەستی خەڵک لە نێو خۆی نەکرێت لە ڕێگەی جۆراوجۆرەوە واتە دەستێوەردانێکی دەرەکیەوە دەکرێت کە هێزی زەمینی تێدا بەشدار بێ وەکو عێراق کە نمونونەکەیەتی. لەم شەڕەدا نە ئامریکا و نە ئیسرائیل مەیلی بەشداریکردنیان بە هێزی زەمینی بۆ گۆڕینی ڕژیم نەبوو. هەڵبەت ئیسرائیل نەگمەیل توانایی ئەوەیشی نەبوو کە هێزی زەمینی بنێرێ بۆ ناو ئێران و ئەم شەڕە ئیدامە بدات. هەوڕە شیرین لە درێژەدا باز لەوە کات ئەڵە دەوانەی لەم کاتەدا حەزیان لە هاتنی خەڵک بۆ سەر شەقام و چوونی حیزبەکان بۆ نێو شارەکان بوو پێویستە سەرنجی ئەو خاڵانەش بدەن. لانی کەمی ئەوەیە کە بڕێک لە هەڵوێستەکانیان هێورتر بنەوە. مەسەلەوە نییە خەڵک ترسەنۆکنیان حیزبەکان لە گوێیگایە خەوتون دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاڵۆز و دژوارتر لەوەیە کە چارەنووسی گرێ بدرێتەوە بە هێرشێکەوە تایبەتەن لە ڕۆژهەڵاتی کوردستاندا کە باسی لێ بکەین کە هۆکاری سەرەکی دەستپێکردنی بەرژەوەندی وڵاتانە نەک پرسی ئازادی و مافی گەلان. بەڵێ تالب سپاس بۆ شیرینی عزیز کە ئەم پەیامەی نردووە. دەچینە لای نامەیەکی تر کە کازم نووسیوێتی دوای هێرشی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ناوەنداتومیەکانی کۆماری ئیسلامی و لە دوای وەڵامی دیزاینکراوی سەربازی ڕژیم ئیسلامی بۆ سەر بنکەکانی ئەمریکا لە قەتەر دیار بوو کە ئاگری شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گەیشتووەتە جێگایەکە بەردەوامیەکەی بۆ هیچ کام لەم لایەنانە ممکن نییە. لەم بارودۆخەدا بەتایبەت دوای ئەم پەلامارەی دەوڵەتی ئەمریکا ئاگربەستێکی ناپایدار لە نێوان دوو ڕژیمی ئیسلامی و واتە ئیسرائیل و ئێراندا پێکات. دەزانین ئەم ئاگربەستە لە ڕووی ئاشتیخوازیەوە نییە بەڵکو بەرهەمی بێتوانایی دوو ڕژیمی شەڕخواز لە بەردەوامی شەڕێکی فەوتێنەر و تاوانکارانەیە. ئێستا ئەوەی بە شێوەیەکی کاتی ڕاگیراوە نەک لۆژیکی شەڕ بەڵکو تەنها پەلامار ڕاگیراوە. ڕەنگە بۆ دووبارە ڕێخستنی هێزەکانی خۆیان بێت پێویستیان بە هەناسەگرتنێکی تاکتیکی بوو بێت. ئەلبەت پێم وانییە بەم حاڵە کۆماری ئیسلامی هەناسەی دووبارە پێ بدرێتەوە. ساڵانێکە بە شانازی و باز لە توانە سەربازیەکانی دەکات. بەڵام لە یەکەم ڕوبەڕووبوونەوەی مەیدانی لەگەڵ هێزێکی تا دەندان مسلح ئەم ئەفسانەیە لە هێزی بەرگری ڕووخا. جگەلەوە پرۆژەی ئەتۆمی کە میلیاردها دۆلاری لە سفرەی خەڵک قوددا بوو بە چەند موشک ئەگەریش بە تەواوەتی لە ناو نەچوو بێت لانیکەم زەربەی زۆر قورسی بەرکەوتووە. لەوە گرنگتر دوای ئەم ئاگربەستەی تر ئیمکان و مەجای درێژەدان بەم پرۆژەیە نامێنێت. سیستمی دفاعی کە بڵێن بەرگری پێدەدران یان بێدەنگمانەوە یان لە کارکەوتون. وەڵە کاکازم لە درێژەی نامەکەیدا نووسیوێتی کە گرنگتر لە هەموو شت ئەم شکستە سیاسی و سەربازیە لەبەر چاوی جیهانیان ئاشکرا بووە. ڕژیم ئیسلامی لەژێر لێدانە سەربازیە فراوانەکاندا لەلایەن ئیسرائیلەوە تێگەیشت کە ژێرخانە سەربازیەکانی لە بەرامبەر شەڕی تەکنۆلۆژیدا زۆر لاوازە. لەلایەکی ترەوە ئیسرائیلیش تێگەیشت کە سەرڕای هێزی سەربازی لە شەڕێکی درێژخایەن لە کێشەی نێونەتەوەی و ناسەقامگیری و ناڕزایی لە ناوخۆدا
توانایی درێژکردنەوەی شەڕێکی لەو شێوەیە نابێت. بەڵێ. ئاگربەز نەک بڕیارێک لەسەر ئاشتی دۆستی بەڵکو ڕێککەوتنێک لەسەر بێتوانایی جیاوازی دوولایەنەکە بوو. دوو گورگی بریندار توشببووی زەلکاوێک لە قەیران کە تێگەیشتن ئەگەر چەند هەنگاوی تر هەڵبگرن هەردووکیان نقمێ و زەلکاوا بن. لە بەشێکی تری ئەم نووسراوەیەدا کاکازم دەڵێت کە لە ناوەڕاستی هێرش بۆ سەر ئێران کاتێک موشەکەکان بەسەر خەڵکدا دەباری ڕەزا پەهلەوی زۆر گەمژانە وای زانی کە کاتی گەڕانەوەی هاتووە. نە بێدەنگ بوو نە دوو دڵ. لە کۆنگرەی ئەمریکا و میدیاکانی ئیسرائیلدا دەرکەوت و بە فەرمی لە هێرشەکان دفاعی کرد، وتی دەرفەتی مێژووی ڕەخساوە. جەنابیان نە لە قوربانیەکان قسەی کرد کە خەڵکی مەدەنی بوون، نە تەنانەت داخێکیشی دەربڕی. لە ڕاستیدا ئەو نەک دەنگی خەڵک بەڵکو تووتی سیاسەتی سەربازی ئەمریکا و ئیسرائیل بوو. جەنابی شازادە چاوەڕوانە کە لە خەیاڵی خۆیدا لەگەڵ هەر موشکێکی ئیسرائیل بۆ سەر ئێران یەک هەنگاو و نزیکتر دەبووە لە تاج و تەختی خۆی، بەڵام ئەوەی لە جیاتی تەخت بۆی مایەوە سەرشۆڕیەکی تر بوو. ئاگربەست ڕەنگە بۆمبەکانی کوژاند بێتەوە بەڵام برینەکانی نا. ئەوەی ڕاگیراوە تەنها تەقینەوەی بۆمب و موشەکە، نە هەژاری، نە سەرکوت، نە بێعەداڵەتی و نایەکسانی وستە. شەڕ جارێ ڕاگیراوە بەڵام خەڵک لە ئێراندا نە پشت بەم ڕژیمە دەبەستن، نە پشت بە شازادە، نە پشت بە ژەنەڕاڵەکانی ئیسرائیلی و ئەمریکایی. خەڵک نە نەتەوەی شەهیدپەروەری کۆماری ئیسلامین، نە ئامرازی گەیشتن بە دەسەڵاتی پاشاخوازانی سوتا و نەتەوە پەرستەکان. خەڵکی ئێران شایانی ڕزگاریەک کە لە ناو ژیانی خۆیانەوە، لە شەقامەوە، لە کارگە و کارگەکانەوە، لە مانگرتن و ناڕەزاییەوە هەڵدەستێت شایانی ئازادیەکی وەهان. ئێستا پرسیارەکە ئەوەیە کە سبەی ڕۆژ چی دەبێت؟ ئێمە ئازادی خوازەکان، ئاشتی خوازەکان، مرۆڤ دۆستەکان و یەکسانی خوازەکان لە دەردوازارەکانی تەنیشت ئەم خەڵکەوە ڕاوەستاوین. لەم جەنگەدا ئێمە شەڕمان کرد نەک بە موشەکەوە، نەک لە ئاسمانەوە، بەڵکو لەسەر زەوی بە دەنگەوە، بە شیکردنەوە و بە هیواوە. بۆ ڕزگاری، بۆ دەنگێوانەی کە هیچ دەنگێکیان نەبوو وتمان نابۆ شەڕ. بێگومان درێژ ناخایەنێ کە ئەم دەنگە بۆ گەیشتن بە ئاواتەکان واتە ئاواتی ژن، ژیان، ئازادی جارێکی تر بە دوای کوژانەوەی ئاوری شەڕ بێگومان بەرز دەبێتەوە. چۆن ڕێگری لە دووبارەبوونەوەی کارەسات دەکەین؟ وەڵامەکە ئەوەیە بە یەکگرتوویی، بە هاوپشتی، بە ڕێخستنی جەماوەری، بە بنیادکردنەوەی دەسەڵات لە خوارەوە. شەڕ یەک هەنگاو بۆ دواوە بوو، بەڵام دوای شەڕ دەتوانرێت دوو هەنگاو بۆ پێشەوە بڕێن بە وریاییەوە. چون ئێستا کۆماری ئیسلامی ئامادەیە تۆڵەی شکستەکانی لە خەڵک بکاتەوە، بەڵام کاتێک هێزمان سەر یەک خست، کاتێک یەکگرتوو بین، ئەو کاتە نوێری ئێمەیە. کۆتایی بە شەڕ و نائەمنی ئەو کاتە ممکن دەبێت کە کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێنەری کۆماری ئیسلامی بدرێ و ئەوە کاری بۆمب و موشەک نییە، کاری خەڵکی ناڕازی لە ستەم و ئازادی خواز و عەداڵەت خوازە.
تالب کاگیەحیا لە پەیوەندی لەگەڵ قسەی پێشووی نووسینی ئەوەی کە باسی ڕەزا پەهلەویت کرد کە دەبێ وەکو منتەزەرالسەلتەنەت بیناسین بە دوای هێرشی ئیسرائیل و بەتایبەت هێرشی ئەمریکا بۆ سەر بنکە هەستەیەکانی کۆماری ئیسلامی و دوای لێدوانی ترامپ بۆ ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی خەون بە تاجەکەی باوکی و تەختی سەڵتەنەت و شوێنی لەدایکبوونی و گەورەبوونی واتە کاخی سەعدابادەوە دەبینێ. لەو ئاشۆفتە بازاڕیەی ناو ئۆپۆزیسیۆن و بەربڵاوی بەرەی ئازادی خوازی لەوانە بوو ئەم توحفەیە قوتکەنەوە و لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی ئەمریکا و ئوروپا بەتایبەت ئیسرائیل بەسەر ئێرانیدا دایسەبێن. بەڵام دیار بوو کە ڕوخاندن لە دەستوری کاریاندا نەبوو و نییە چونکە ئامادەی ئەو کارە نین واتەوە ئامادەنین ئەو کارە بکەن و کۆماری ئیسلامی بە هەموو سرەڕۆیەکانی جارێ بەدیلێکی باشترە بۆ بەرژەوەندیەکانیان هەر بۆیە جنابی شازدە دەبێت جارێ هەر ماتڵ بێ. بەڵام جیا لە مەوقعیەتی لە سوخۆڕانیەکەیدا کە خۆی وەکو جێگرەوە دەداسێ چوار خاڵی وەکو پلانی دەسەڵاتی خۆی باس کرد. لەم سخۆنڕانیە تەنانێت یەک وشەی باس لە ئۆپۆزیسیۆنی تر نەکرد کە ئەم چوارە خاڵە وەکو خاڵی هاوبەشیان بناسێ. تەنیا منی کرد باوکی بەخۆی دەیگوت ما واتە ئێمە ئەمە جارێک ئەوەی داناوە بۆ دوای مەبەستەوەی کە جارێک ئەم کوڕە هەر ئەو قسانەی باوکی دانیاوە بۆ دوای ئەوەی کە خۆی داسەپێنێت. کاگیەحیا هەروەها نووسیوێتی دوو خاڵی ئەم بەناو پلانە سەرنجڕاکێش بوو. یەکەمیان پێداگری لەسەر تەمامیەتی ئەرزی ئێران بوو. ئەو شەکەی کە کۆماری ئیسلامی 46 ساڵە نەتەوە ژێردەستەکان بە تایبەت کوردی پێدا بڵۆسیوە و سەرکوتی کردووە و هەموو ناسیۆنالیستە ئێرانیەکانی بە تایبەت بەرەی سەڵتەنەتخوازی لە دەور کردوێتەوە. ئەم پێداگریە ڕێک هەڕەشێ لە خەڵکی کورد کە بزوتنەوەیەکی زیند و چالاکی هەیە و هێشتا هیچ بە هیچ نەبووە ئەم پەیامە دەگەیەنێ دەست لە پێ نەبزێنن و هەر شەشنە داخوازیەک بڤەیە بۆم خەڵک. خاڵی دووهەمی ئازادی تاکە کەسیە و یەک وشەی باز لە ئازادی سیاسی چالاکی سیاسی نەکردووە بۆ ئەم مەبەستە وەفادار بە وەسیەتی باوکی خۆیەتی کە وەحشەتی لە ئازادی سیاسی هەبوو. هەڵبەت نابێت چاوەڕوانی ئەمە بیت کە ئەمانە لە ئەنگری ئازادی و چالاکی سیاسی و حیزبی بن. زۆر سپاس لە کاگیەحیا بۆ نامە جوانەکەی. هەر لە ئیدامەی بابەتەکەی تۆدا تا لە کاگنیما کە دانیشتووی شاری شیرازە نامەیەکی بۆ ناردوین بە زمانی فارسی هەڵبەت بۆ بەرنمەیەکی دیکەمانی نردبوو بەڵام لە ڕێگەی دۆستێکەوە وەرگێڕاوەتەوە سەر زمانی کوردی و داوای کردبوو کە لە بەرنمەی ئێمە بینەرانیش بخوێندرێتەوە کە بەم شێوەیە دەست پێکات و دەڵێ ئەزمموی هاوچەرخ پێمان دەڵێ هەر کاتێک ئاڵای خاکی نیشتمانی لەسەر نێزەی حکوومەت بەرز دەبێتەوە پێویستە بەدوای دێڕانە نووسراوەکانی ناو ئەم ئاڵایەدا بگەڕین چونکە زۆر جار ئەم بانگەشەیە یانێ بەرگری لە نیشتمان کە لە قڕگی دیکتاترەوە بەرزە بێتەوە ئەوەی دەیکاتە قوربانی هەم سربەخۆیی وڵات و هەم ژیانی ئازادانەی خەڵکەکەیەتی. خاک بۆ خۆی ناتوانێت خۆشەویست بێ کاتێک زەنجیر لەسەر جستەی دانیشتوانی ئەو خاکە بەسرا بێتەوە. ئەو دیکتاتورە بە ناوی ئەمنیەتەوە ئازادی لەم خەڵکە دەسێنێتەوە هەر بۆیە ناتوانێت پاسەوانی ڕاستەقینەی خاک و نیشتمان بێ. ئاڵاکەی فریوکارانێ و لە ڕاستیدا تاڵانچی خاک و نیشتمانە. ئێستا بە قبولکردنی سەرشۆڕانەی ئاگربەز لەلایەن فاشیزمی ئاینیەوە جارێکی تر ئەوە سەلمێنرا کە بابەتەکە نەک نیشتمان بەڵکو بەردەوامی دیکتاتۆریەتیە. لە داهاتوویەکی نزیکدا کە لە پێشمانە دروستی و نادروستی ئەم قسەیە و چارەسەرەکان تاقی دەکرێنەوە بەڵام تا ئەم ساتە قبولکردنی ئاگربەز هەنگاوێکە لە پێشکەوتنی چارەسەری ڕێگای جەماوەری بۆیە پێخۆشحاڵم ئەمە کاگنیماوت لە درێژەدا هاوڕێن کاگنیما نووسەتی هەر چارەسەرێکی سیاسی شتێکی فەراتر لە نسخەیەکی ئامادە یان کۆمەڵێک لە شوعارە ڕنگدانەوەیەکی قوڵی جیهانبینی بەرژەوەندی جێگەی کۆمەڵایەتی و پەیوەندی هێزێکی سیاسی لەگەڵ خەڵکو دەسەڵاتە. دەزانین کە هیچ چارەسەرێک لە بۆشاییدا لەدایک نابێت و هیچ نسخەیەک بۆ داهاتوو جیا لە سەرچاوە و بنچینەکەی خۆی بێلایەن نییە. ڕێک بە هەمان هۆکار چارەسەرەکان دەبێت بە چاوی ئەوانی وا پێشکەشی دەکەن تەماشا بکرێن لەکوێوە دێن پشت بە چه هێزەکان دەبەستن و کام بەرژەوەندیەکان نوێنەرایەتی دەکەن. چارەسەرگەلێکە
لە پشبەستن بە دەسەڵاتی دەرەکی سەرنجام دەبێت بە هەمان ئەو دەسەڵاتانە وەڵام بدەنەوە. ئەوان کە بە ناوی ڕزگارکردنی نیشتمان و بە ناوی بنیادکردنەوە دەگەنە دووبارە زیندووکردنەوەی شێوازێک لە دەسەڵات کە پشتیان پێبەستووە و لە لایەکی ترەوە ڕێگا چارەکان کە بە سازشکردن لە دڵی سیستمە سەرکوتگەرەکانەوە سەرهەڵدەدەن وەک چارەسەری ئیسلاحخوازی هەمیشە دیلی چوارچێوەیەکن کە هەمان ئەو سیستمانە پێناسەیان کردووە ئەمانیش ناتوانن لەوە لادەن. ئەوان لە جیاتی گۆڕانی پێکهاتەی ستەم لە باشترین حاڵەتدا تەنها بە گۆڕینی دەسەڵات قەنەعەت دەکەن کە نە هاوسەنگی دەسەڵات دەگۆڕێ نە هیوایەک بە کۆتایهێنان بەستەم و نابەرابەری و دابینکردنی عەداڵەت دروست دەکات. بۆیە تەنها ئەو چارەسەرە دەتوانێت بانگەشەی ڕزگاری عەداڵەت و کەرامەتی ئینسانی هەبێت کە لە دڵی تێکەڵاوی خەباتێکی وشیارانەی کۆمەڵایەتیدا هەڵقوڵی بێت. ئەم جۆرە چارەسەرە بە پێشەوانەی ڕێگاکانی کە پێشتر باسکرا بەرهەمی ویستێکی ئازاد و سربەخۆیە، ویستێک کە لە ئەزمموی ستەم تێگەیشتوو لە ئارەزووی دابینکردنی ئازادیدا ڕیشەی هەیە و لە ئامادەبوون بۆ خەبات و فیداکاری بەدەستێت. تا لە بنووسەر لە ئەدامەدا دەڵێ چارەسەری سێم ڕێگایەکە کە لە ناوەڕۆکی بەرەنگاری لە دڵی مێژووی خەباتە کۆمەڵایەتیەکاندا لە دایک دەبێت. ئەم چارەسەرە بە پێچەوانەی تەماشاکردنی نەریتی بە خەڵک نەک وەک بەشێکی سڕ و پاسیڤ بەڵکو وەکو فعالینی سەرەکی و مۆتۆڕی جوڵانەوەی گۆڕانکاری دەبینێ. ئەم ڕێگایە نەچاوی لە دەرگاداخراوەکانی دەسەڵاتە جیهانیەکان و نە لە زەردەخەنەی دیکتاتۆرەکانە، بەڵکو هیوای لە توانایی خۆڕاگری خەڵکدا دۆزیوەتەوە. لەو خاڵی کە تاک دەچێتە ناو کۆمەڵەوە ئاگایی دەبێتە تووڕەیی بەرحەق و کردداری تاکەکەسی لە بنکەی بەرەنگاری کۆمەڵایەتیدا مانای خۆی بەدەستەهێنێت. گۆڕانکاریەکی ڕاستەقینە کاتێک ممکنە کە ئاگایی لە دڵی ئازارەوە و ڕێکخراوبوون لە دڵی چینەژێردەستەکانەوە هەستا بێ. چارەسەری سێمیش پشت بە ڕۆشنبیرانێک دەبەستێ کە نە لە بورجی ئاجی ئاکادمیەک یان لەسەر کورسی شیرکردنەوە لە دوورەوە، بەڵکو لە ناوەرۆکی ژیاندا، لە شەقامدا، لە زیندان و لە دڵی ناڕزایەتیەکاندا ڕاوەستاون. ئەو هێزانە کە نە پشت بە ئیمتیاز دەبەستن، نە بەڕاند و نە بە لوتفی دوژمنی خەڵک. ئازادی نە لە دیکتاتۆر داوا دەکەن و نە لە سەفارەتخانەکان، بەڵکو لە بنکەی بەرەنگاری و ڕاوەستاندا بەدەستی دێنن. دیارە ئەم ڕێگایە سەختە، بەڵام تەنها ڕێگایەکە دەگاتە حەقیقەتی ئازادی، چونکە ئازادی شتێک نییە کە پێمان بدرێت، شتێکە کە دەبێت بەکردەوە دروستی بکەین و بەدەستی بهێنین و ئەمە جەوهەری چارەسەری سێمە. بەدەستهێنانی ئازادی نەک لەسەرەوە بەڵکو لە خوارەوە، نەک بەداوە بەڵکو بە بەرخۆدا بەدەستێت. دەستخۆش گوڵنازیان لەم ڕوانگەوە پێشنیاری ئاگربەست و کۆتایی شەڕ پێشکەوتنێکە بۆ چارەسەری سێم ئێستا لە ئێراندا. هەموو جارێ وتومانە نابۆ شەڕ، چون شەڕ ڕێگای چارەسەری سێم بەرتەست دەکاتەوە. با خەڵکی زوڵم لێکراوی ئێران خۆی لە شەڕی چارەنووسدا خامنەیی و دیکتاتۆری وەلایەتی فەقیە بکێشێنێتە خوارەوە. خەڵکی ئێران لە خەباتی 100 ساڵەی خۆیدا بە نرخی قورس و خوێناوی دیکتاتۆرەکانی شاوشێخیان ڕەت کردوێتەوە. ئەوەی ناوی لێدەنن چارەسەری سێیەم نە چاوەڕوانی دەستێوەردانی دەرەکی، نە دڵبەستن بە چاکخوازی فێڵبازانە، بەڵکو ڕاپەڕینێکی ئاگادارانە و ڕێکخراو لە دڵی خەڵکەوە بەرەو خەڵک. ئەو کات بە پلان و نەخشەی خۆی دەچێتە ناو گەمەی سیاسی و لە دەرفەتەکان کەڵک وەردەگرێ، چون جگە لەوە هەر دەبێتە قوربانی گەمەی سیاسی. بەڵێ ناوبڕێکی دەبینین دوای دەگەڕێن وڵاتە.
کاکسۆران نووسیویەتی هەردوای ڕاگەیاندنی ئاگربەز لە دەستگای ستا و سیمای ڕژیمی ئیسلامیێران بیستم کە سێشەممە کاتژمێر 18 مەراسمێک بە ناوی جێژنی سەرکەوتن لە مەیدانی ئینقلابی چارانەوە ڕێکدەخرێت. بەڵام زۆر سیر بوو. سەرکەوتنی چی؟ ئەم شەڕە سەرکەوتنی بووایە بە کۆماری ئیسلامی؟ ئەمە لە کاتێکدایە کە کۆمەڵگای ئێران یەکێک لە قەیرانترین دەورەکانی خۆی تێپەڕ دەکات، وەکو داڕەمانی یابووری، فشارە قورسە کۆمەڵایەتیەکان و ناڕزایەتی قوڵ لە نێو توێژە جیاوازەکانی خەڵکدا. ئەلبەت دانپێدانانی ڕاشکا و بە شکست دەتوانێت ببێتە هۆکاری چەقینەوەی کۆمەڵایەتی. بە هەمان هۆکار کۆماری ئیسلامی بە گۆڕینی شکست بۆ سەرکەوتن لە ئاستی پرۆپاگەندە هەوڵ دەدات کەشوهەوای ناوخۆیی کۆنترۆڵ بکات و مەشروعیەتی لە بەرینچووی خۆی بۆ چەند ساتێکی تریژ بپارێزێت. بەڵێ بەڕاستی لە ڕاستیدا ئەم جێژنانە کە چاوەڕوان دەکەم لە ڕۆژانی داهاتوودا پەرەی پێ بدرێ بۆ دڵسۆزەکانی سیستەمە، نەک بۆ خەڵکی ئازادی تو. لە درێژش داڵێ ئەم بۆنانە نەک بۆ خەڵکی لە ژێر زەختی یابووری و سیاسی، بەڵکو بۆ گیاندان بە جۆستەی نیوەگیانی سیستم ڕێک دەخرێت. هێزەکانی بەسیج، ئەندامانی سپا و پشتگیرانی ئایدۆلۆژی دەسەڵات و ئەلبەت خەڵکێک کە فریوی پاراستنی وڵات دەخۆن گوێگری سەرەکی ئەم جۆرە نمایشانن. بەڵام لە دەورەیەکدا کە ڕاستیەکان لە ڕێگای ماهوارە، راپۆرتەکانی مەیدانی و شیکردنەوە نێودەوڵەتیەکانەوە بەڕاستە و خۆ دەگاتە دەستی ڕایگشتی، ئەم جۆرە جێژنانە نەک تەنها کاریگەرنین، بەڵکو تەنها جیاوازی نێوان خەڵکی ناڕازی و دەسەڵات قوڵتر دەکەنەوە. ئەگەر وەزیری دەرەوە بە ئیزنی دوژمن دەفڕێ بۆ وتوێش، ئەگەر فڕۆکە جەنگیەکانی دوژمن بە کەیفی خوان لە ئاسمانی وڵات تەراتێن دەکەن، ئەگەر فەرماندە و بەرپرسانی باڵای دەسەڵات یەک لە دوای یەک لە ناو دەچن ویان خۆیان لە حەوت کوندا دەشارنەوە، و ئەگەر زۆربەی بن کە سەربازی و ئەمنیەتی و ئینتزامیەکان کراونەتە ئامانج، ئەگەر ستاتاواڵگریەکان و تەواوی دامەزراوە ئەتۆمیەکان زەربەی قورسیان بەرکەوتووە، ئەی شکست نییە چییە؟ شکستێک کە بە هیچ وتارێک یان جێژنێک ناتوانرێت بشاردێتەوە. سیاسەتی قوڵای استراتیژیک شکا. ئەم ژێرخانە ئەتۆمیە لە ماوەی 4 دەیەدا بە خەشکردنی ملیاردەها دۆلار لە گیرفانی خەڵکی هەژاری ئێرانەوە دروستکرابوون بەبێ هیچ دەستکەوتێک، هەمووی لە ناوچوون و شکا. ئەی بەچی دەڵان شکست؟ بەڵێ تا لە پسۆران لە کۆتاییدا دەڵێ ئەم سیستمە ڕەنگە هێشتا بتوانێت جێشن بگرێت، چونکە مەسرەفی ناوخۆی هەیە، واتە بۆ چاوترسێنکردنی خەڵک. بەڵام ڕاستی لە چاوی خەڵکدا ڕوونترە لە هەمیشە، بەتایبەت ئەم دوای ئەم شەڕ و لە کاتی ئەم شەڕەدا ڕاستیەکان زۆر بەرچاوترن. کۆمەڵگایەک کە لە ژێر باری گەمارۆ، هەژاری و گەندەڵیدا چەماوەتەوە، چیتر پەسەندکەری چیرۆکە دروستکراوەکانی سەرکەوتن نابێ. ئەم دەسەڵاتە چیتر ناتوانێت مەشروعیەتی دروستکراوی خۆی بەسەر خەڵکدا بسەپێنێت و هەرگیز جێگە و پێکەی دەسەڵات تەنانەت ناگەڕێتە دۆخی پێش شەڕیش. سپاس لە کاکسۆران بۆ نامەکەی، ناوبڕێک ببینین و دەگەڕینەوە لاتە.
عزيز لقام جاني لقام لجوتا لليلي جوتا جاني لجوتا تالب ئەم نامەیشمان واتە یاداشتێک هەر پەیوەندی هەیە بە ئەوەی کاکسۆرانەوە کوێستان لە یاداشتێکدا نووسیویەتی ئەم شکستە بە مەراتب ترسناکتر و کوشندەتر لە خواردنەوەی جامی ژەهری خومینی یان نەرمشی قارەمانانەی خامنەیە. کۆماری ئیسلامی دوای ئەم شکستە چیتر ئەو ڕژیمەی پێشەڕ نابێت. جگە لە شکستی سەربازی لە ڕووی سیاسیشەوە ئەم شەڕە لە ڕاستیدا بەردەوامی ئستراتیژی و پرۆپاگەندە دژی ئیسرائیلیەکانی حکوومەت ناممکن کردووە. واتە مشەڕە ئەمە لێدانێکی کوشندەیە بۆ ناسنامە و بوونی کۆماری ئیسلامی. خامنەی کە هەمیشە ڕوبەڕووی دەریایەک لە تووڕەیی و ڕقی خەڵکی ئێران بووەتەوە و ئێستا لە نێو لایەنگرەکانیدا ڕسوا بووە. ئەو دوای ئەم شکستە چیتر ناتوانێت وەکو ڕابردوو ئەڵقەی بەستنەوەی بەشە جیاوازەکانی حکوومەت هەروەها پاشماوەی هێزە نیابەتیەکانی لە ناوچەکە بێت تەنانەت لە لای ئەم هێزانە جێگە و پێکەی دەسەڵاتەکەی بە تەواوەتی لە دەستا و جێگە و پێکەیەکی نەماوە لە ناوچەکە. هاوڕێ کوێستان هەروە نووسیوێتی کۆماری ئیسلامی هەوڵ دەدات بە پاساوی هاوکاری و سیخوڕی بۆ ئیسرائیل ئێستا لە نێو ئێراندا شەپۆلێکی دەستگیری و سەرکت و ئەعدام دەست پێ بکات. بەڵام ناتوانێت کۆمەلگا بترسێنێت. هەڵەیە ئەگەر وا بزانین بارودۆخی ئەمڕۆی کۆمەلگای ئێران لە ساڵی 67 دەچێت. ئەمڕۆ حکوومەت زۆر لەرزۆکتر و هەڵوەشاوەتر و خەڵک زۆر ناڕازی و تووڕەتر لە هەردەورەیەکن. ئێستا ئێمە ڕوبەڕووی ڕژیمێک بووینەتەوە کە لاواز و تەحقیر کراوە. خەڵکێک کە ساڵانێکە بە ناڕەزایی فراوان داوای مافەکانی خۆیانیان کردووە و نزیکەی 3 ساڵە باڵای ژن ژیان ئازادی دەسەڵاتی کۆماری ئیسلامیان کردو تامان دەتوانن لە بەرامبەر هەر سەرکت و پیلانێکدا بوەستنەوە و دەست بە هێرشی فراوانتری دژی کۆماری ئیسلامی بدەن. ئەگەرچی شەڕ بۆ ماوەیەک ناڕەزایەتی و بزوتنەوەی خەڵکی خستوەتە حاشیە و بەڵام تووڕەی خەڵکی زیاتر لە جاران کۆ کردوێتەوە. خەبات بۆ ڕزگاربوون لە شەڕی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێستا زەمینە و هێزی جوڵانەوەیەک و بزوتنەوەیەکی نوێی بەدەستێناوە. دەبێت بە دەنگێکی بەرز ڕای بگەێنین کە چیتر ئامادە نین تاوانی سیاسەتەکانی حکوومەت بدەین. ئێستا زیاتر لە هەر کاتێکی تر پێویستە بە هێزی جەماوەری لە دەستکەوتەکانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە سەنگەری دژی حجاب لە خەباتی بۆ ئازادی تەواوی زیندانیە سیاسی و عەقیدەتیەکان و لە هەڵوەشانەوەی سزای ئەعدام بەرگری بکەین. دەتوانین و دەبێت فازێکی تر و قۆناغێکی تری شۆڕشی ژن ژیان ئازادی ڕێک بخەین و ڕژیمی لەرزۆکی ئیسلامی بخەینە سەرچۆک. دیارە ڕژیمی کۆماری ئیسلامی بە سەختی بریندارە و هەروەک نیشانەکانی دیارە هەوڵەدات بە هێرشکردنە سەر خەڵک شکستەکانی بشارێتەوە. ئەم هەنگاوانە دەبێت بە وریاییەوە هەڵبگیردێت تا مەجالی سەرکوت لە کۆماری ئیسلامی بەردەست بکاتەوە. For dancing in the alleys and the streets, for the thrill and the fear of getting caught kissing, for my sister, my brother, and unity, for all the times we tried to change their minds and stale beliefs, for the loss of pride, for poverty, for the dream of just a normal life for you and me, for all the children who are starving for a loaf of bread, for the greed of politics and all the lies they spread, for all the
mass polluted air we breathe, for all the litter in the streets and all the dying trees, for all the animals who suffer from elimination, for all the cats and dogs who love us without no conditions, for all the tears that seem to never end, for all the images that keep on turning in our heads, for a simple smile to last a little while, for the future generations fighting for their time, for empty promises of heaven in the afterlife, for all the imprisonment of beautiful minds, for all the babies who were born and for the ones who died, for all the times you told the truth and all the times you lied, for all the speeches that we heard about a million times, for all the shacks and shelters that were sold to make a dime for just a glimpse of a peaceful life, for the rising of the sun after an endless night, for all the pills we pop just to get some sleep, for all mankind in our country, for all the boys and girls who never knew equality, for woman, for life, liberty. For liberty. تەلەب کاکێ منیش لە یاداشتێکدا نووسیوێتی حاکمە تاوان پیشەکان و هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی و قووەی قەزاییە کە بە قەسابخانە ناسراوە لە ماوەی نزیک 2 هەفتەی شەڕ لەگەڵ ئیسرائیل سەدان کەسیان بە پاساوی بێبنەما دەستگیر کردووە. ئەگەر ئەوەیە کە ئەم تاوانبارانە تۆڵەی شکستیان لە شەڕدا لە خەڵک و گەنجان و زیندانی سیاسیەکان بکەنەوە. یەک لای یان کۆمنتێک لە ئینستاگرام و فەیسبوک لەوانەیە بەمانای سیخوڕی بۆ ئیسرائیل بە حساب بێت، بەڵام دەبێ بۆ وترێ ئەگەر بە دوای سیخوڕدا دەگەڕێن لە نێو ئاخوندەکان و فەرماندەکانی سپادا بگەڕێن. گەنجێک کە بە مۆبایلەکەیەوە لایکێکی کردوە ناتوانێت ناونیشانی ورد و دروستی فەرماندە و شارەزاکانی ئەتۆمی بە ئیسرائیل بدات. کەسێک جگە لە ناوخۆی دەسەڵات ناونیشانی ژووری نووستنی ئیسماعیل هەنیەی نەدەزانی، کەسێک جگە لە ناوخۆی دەسەڵات نەیدەزانی کە قاسم سوڵەیمانی لەکوێ و کەی دەگاتە بەغدا، کەسێک جگە لە ناوخۆی دەسەڵات نەیدەزانی فەرماندە باڵاکانی کۆماری ئیسلامی شەوی شەڕ لەکوێ دەبن. بەڵێ من لە درێژەدا نووسێتی ئایا خەڵکی ئێران بنەماڵەی زیندانیەکان لە ئێستادا بەتەنیا بەجێ دێڵن، کە جارێکی تر لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی زیندانەکاندا ڕێز پێشن و چاوەڕوانی کۆتا چاو پێکەوتن و وەرگرتنی تەرمی خۆشەویستەکانیان بن، یان بە ناڕەزایی سەرانسەری و دەیان هەزار کەسیە و لە نێوانیاندا مانگرتنە فراوانەکان هەوڵ دەدەن ڕێگری لەم تاوانە ترسناکە بکەن. شعاری ئازادی زیندانیە سیاسیەکان دەبێت لە کۆڵان و شەقامەکانی ئێراندا دەنگدانەوەی هەبێت و ببێتە شعاری گشتی و سەرانسەری. هەروەکو باسکرا تالب لە کاتی بەرنامەکەشە باسمان کرد، بەرەبەیانی ڕۆژی یەکشەممەی ڕابردوو هەواڵی بۆمبارانی سایتە ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامی لە فۆردۆ و نەتەنزی ئیسفەهان لەلایەن جەنگەندە بۆمبەفکەنەکانی ئەمریکاوە ڕاگەاندراوە. هاتنە ناوی ڕاستەوخۆی ئەمریکا بۆ شەڕ لەگەڵ کۆماری ئیسلامی دەتوانێت ڕێگای ئەم شەڕە کۆنەپەرستانە بگۆڕێت. لە ڕاستیدا ئێستا تەنانەت پێش ئەم هێرشەش ئێمە شایەتی کۆتا قۆناغەکانی شکست و هەڵوەشانەوەی استراتیژی شەڕی بە قەوڵی خۆیان بازداراندگی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستای. یەکێک لە پایەکانی ئەم استراتیژیە ڕێخستن و دامەزراندنی گروپە نیابەتیەکان و ئەوەی تریان پرۆگرامی ئەتۆمی بووە. لە دوای لە کارخستنی گروپە نیابەتیەکانی ئێستا ئەم دامەزراوە ئەتۆمیە کە بەرهەمی ساڵانی سروەت و سامانەکانی کۆمەڵگا بووە لە بەرامبەر چاوی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی یەک لە دوای یەک لە ناوچوون یان لانیکەم
زەربەی قورسیان بەرکەوتووە. ئەلبەتەوە لە بیر نەکەین کە کۆماری ئیسلامی بە پلانە استراتیژیەکانی و ماجراجوویە سەربازیەکانی زۆرترین خزمەتی بە میلیتاریزەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێشکەوتنی نظامی دەوڵەتانی ئەمریکا و ئیسرائیل کردووە لەم ناوچەیە بۆ بەڕێوەبردننی نەخشە و پلانەکانی خۆی. بەڵێ من نام وایە هەروەک چۆن 11 سپتامبری 2001 ڕێگای بۆ نەزمی نوێی جیهانی خۆش کرد، ئاوەهاش 7 ئۆکتۆبری 2024ش ڕێگای بۆ پلانی ئەوەی پێی دەڵێن ڕۆژهەڵاتی گەورە بە هێژمۆنی ئەمریکا و ئیسرائیل ئەو ڕێگای خۆش کرد. بەڵام هەروەک پێشتریش باسمان کردووە بۆ زۆرێک لە فاکتەرە عینیەکان دەڵێن کە ئەم شەڕە ناتوانێت درێژخاین نەبێت. ڕژیمی کۆماری ئیسلامی کە یەکێک لە پایەسەرەکیەکانی ئەم جەنگەیە بە هۆکارە حاشا هەڵنەگر و لە نێویاندا لاوازی پێگەی نظامی و پێگەی ئابووری و نەبوونی پشتی جبهەیەکی قایم و بە تاککەوتنەوە توانای جەنگێکی درێژخایانی نییە. لە ماوەی 2 هەفتە کە لە دەستپێکی ئەم شەڕە تێپەڕیوە ساختاری فەرماندەیی و توانایی سەربازی و سیستمی بەرگری ڕژیمی کۆماری ئیسلامی ئەگەر بڵێن هەڵنەوەشاوەتەوە بەڵام بەتوندی زەربەی خواردووە. گەندەڵی نەهادی نەکراو لە پێکهاتەی حکوومەتی و نفوزی ڕێکخراوەمنیەکانی ئیسرائیل لە وەزارەتخانەکان و دەستگای ئەمنیەتی سپای پاسداران کۆماری ئیسلامی بە تەواوی لە ئێعتبار خستووە. لەلایەکی ترەوە دەوڵەتی ترامپ بە نیسبەت دابەزینی دەسەڵاتی ئابووری ئەمریکا هێشتا کەوتنە ناو شەڕێکی درێژخایەن لە بەرژەوەندی خۆی نازانێت. ئامانجی سەرەکی بۆمبارانی سایتە ئەتۆمیەکان بۆ ناچارکردنی کۆماری ئیسلامیە بە تەسلیمبوونی بێشەرت و مەرج و دڵنیاییدان بە دەوڵەتی ئیسرائیل کە لە مەودووە پرۆگرامی ئەتۆمی و تەنانەت توانای سەربازی کۆماری ئیسلامی ناتوانێت مەترسی بۆ دەوڵەتی ئیسرائیل بێت. دەڵبەتە لێرە ئاماژە بۆ بکەم کە ئەم بابەتە پێش دانوستانەکە ئامادەکرا و ناردراو بۆ بەرنامەی ئێمە. لەلایەکی ترەوە لە درێژە داڵێت کە دەوڵەتانی عەرەبی ناوچەکە بەهۆی جێگیربوونی هێزەکانی ئەمریکا لە خاکیاندا و هەروەها بەهۆی وەبەرهێنان و پرۆژە گەورە ئابووریەکان کە لە کارنامەیاندایە فراوانبوونی ئەم شەڕە لە ڕووی بەرژەوەندیە ئابووریەکانیانەوە نابینن. دەوڵەتی تورکیا ئەگەرچی دڵخۆشی لە کۆماری ئیسلامی نیە بەڵام لاوەستربوونی زیاتری ئەو لە بەرامبەر دەسەڵات و میلیتاریزمی دەوڵەتی ئیسرائیلدا لە ڕووی بەرژەوەندی خۆیەوە تەنانەت نابینێت. بەڵێ تا لە تەنیا وڵاتانی عەرەبی نین بەڵکو ئەگەری شەڕ فراوانە بۆیە ئەمنیەتی تەنگەی هۆرمۆز کە زیاتر لە 20 لە سەدی وزەی جیهان لەم ڕێگەیەوە بەرەو بازارەکانی جیهان دەچێت دەکەوێتە مەترسیەوە کە دەتوانێت زیادبوونی زیاتری نرخی نەوت و وزە بە دوای خۆیدا بهێنێ کە دەوڵەتە ئەوروپاییەکان ئەوە بە زیانی ئابووری خۆیان دەزانن. چین لە پێناو پرۆژەیە کە بووە بە یەکەم دەسەڵاتی ئابووری جیهان بوونی هەیئەتی دژی فراوانبوونی ئەم شەڕەیە. رووسیا نایەوێت ڕژیمی کۆماری ئیسلامی وەک هاوپەیمانی خۆی لەم هەرێمەدا زیاتر لەمە لاواز بکرێت. محکومکردنی هێرشەکانی دەوڵەتی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر سایتە ئەتۆمیەکانی لەلایەن حکوومەتەکانی ناوچەکە و تەنانەت لەلایەن دەسەڵاتەکانی وەکو چین و رووسیا لە ئاستی قسەدا ماوە. هەر بۆیە دیار بوو کە لە پشت پەردەوە هەوڵە دیپلۆماتیکە فراوانەکان بەڕێوەچوون تا لە فراوانبوونی ئەم شەڕە ڕێگری بکەن. بەڵێ لە کۆتاییدا باز لەوە کات کە ئەگەر ئەم شەڕە کۆتایی بێت کە ئێستا لاگر بەستایە وا دیارە و ئەگەر کۆماری ئیسلامی بمێنێتەوەی تر بە ئاشکرا دیارە هەمان کۆماری ئیسلامی پێشەڕ نابێت. دۆخی ناوخۆی و ناوچەی و تەنانەت نێودەوڵەتی دیسان لەوەی کە هەیە لاواسر دەکرێت. پەیمانەی دەسەڵاتی زیاتر لە پێشتر لە ڕێگای گشتیدا لە ببورن لە ڕای گشتیدا دەڕوخێن بێت. دووبەرەکی و ململانەی ناوخۆی دەسەڵاتی شتونتر دەبێتەوە. جم و جۆڵە پێشەنگە کۆمەڵایەتی و ناڕەزاییەکان لە کۆمەلگادا ڕووکردێکی تعرضی بۆ خۆیان دەگرن و ڕژیمی کۆماری ئیسلامی چەند هەنگاوی تر نزیک دەبێتەوە لە نەمان و ڕووخانی خۆی. دەبێت خۆمان بۆ ئەم دەورەیە ئامادە بکەین.
بابەتێکی تر لە بەرنامەیە مەوبینەران تالب کە لە بەردەستماندایە باس لەوە دەکات دەوڵەتی ئەمریکا ڕایگەاندووە کە هێرش بۆ سەر دامەزراوە ئۆتۆمیەکانی فۆردۆ و نەتەنز و ئیسفەهان بۆ لە ناوبردنیان بە سەرکەوتن ئەنجام درراوە. جیا لەوەی کە ڕاستی لە ناوبردنی فۆردۆ چییە؟ یەکەم پرسیارەوەیە کە ئەگەر دامەزراوەکانی فۆردۆ و نەتەنز و ئیسفەهان کە پێتاندنیان ئەنجام دەدا لە ناوچوون بەردەوامی شەپۆلی هێرشەکان و بەتایبەتی جەختکردنەوەی ئیسرائیل لەسەر ئەوەی کە دەڵێ هێرشەکانی ئیسرائیل دژی ئامانجە سەربازیەکانی بەردەوامە بۆ چییە؟ با وەڵامی ئەم پرسە بدەینەوە. ئایا ئامانجی ئەمریکا و ئیسرائیل لە موشکباران و ناوەندە ئابووری سەربازیەکان ڕووخاندنی حکوومەتی کۆماری ئیسلامیە؟ لانیکەم ئەزمموی دوایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەڵێ کە بە بۆمبارانکردن ئەگەری ڕووخاندنی حکوومەتەکان ناممکن بووە و بەبێ دابەزاندنی هێزە سەربازیەکان واتە هێزی زەمینی گەیشتن بەم ئامانجە ئەگەری غیرە ممکن نەبێ زۆر ئەستەمە. چونکە بە هەر بۆمبارانێک دەستگای سەرکۆد بەهێزتر دەبێت و ناڕەزایەتی مەدەنیەکان کەمتر دەبێت. کێشەی ناودەسەڵات کەمتر دەبن، سەیری چارەنووسی عێراق و لیبی و سووریە بکەن، هەر ئەوەمان پێدەڵێت. وڵا پرسیارێکی تر ئەوەیە کە ئایا ئامانجی شەڕی ئێستای ئەمریکا و ئیسرائیل ئەوەیە کە خەڵکی ناڕازی هەستن تا هاوکات لەگەڵ ئەم هێرشانە کاری حکوومەت تەواو بکەن. بەڵام لە بارودۆخێکدا کە ئەم هێرشانە بووەتە هۆی ترس و هەڵاتنی زۆربەی دانیشتوانی شارەکان هەستی کارێککردن بە شێوەی ئاسایی لە بارودۆخی شەڕدا لە خەڵک دەسێنرێتەوە بەداخەوە زۆرتر بۆ نان و ئاو و خۆراک و ئاسایشی خۆیان پشت بە دەستگای ناوەندی دەوڵەت دەبەستن. ئەم جۆرە پێشبینیە شتێک نییە جگەل لە خەیاڵ. تەنانەت لە وڵاتانیشدا کە چینی کرێکاری بەهێز بەبوونی حزبەکان، سەندیکاکان و شۆڕاکان و بوونیان هەبووە هەر شەڕێک لە دەستپێکی خۆیدا لەگەڵ بابەتی ئاسایشی خۆیانەوە دۆخێک لە ترس و نیگەرانی دروست دەکات کە بەگشتی لە دەوری حکوومەت خەڵک کۆ دەکاتەوە. لە قۆناغە دواتریەکانی شەڕدا کاتێک نیگەرانیەکان نەمان تازە شەپۆلی ناڕەزاییەکان بەرز دەبێتەوە. 8 ساڵ شەڕ ئێران و عێراق ئەم ڕاستیەی نیشاندا. لە ماوەی شەڕدا کەمتر لەگەڵ ئاعتراز و ناڕەزایەتی ڕوبەڕوو بوون، بەڵام دوای شەڕ ئاعتراز و ناڕەزایەتیەکان دەستیان پێکرد. بەڵێ جیا لەمانە وەک ڕۆژ ڕۆشنە کە لە حاڵی حازردا ڕوخانی کۆماری ئیسلامی بەداخەوە هاوکات نییە لەگەڵ هاتنە سەرکاری بەدیلێکی دیموکراتیک و پێشکەوتن خواست. بەدیلەکان وەکو ڕەزا پەهلەوی و دەستە فاشیستەکەی دەوروبەری نەبوێری هەنگاو هەڵگرتنیان هەیە نەتوانایی کارێکی وەکو سەقامگیری دوای نەمانی کۆماری ئیسلامیان هەیە، چون ئەزمموی خۆیان داوە. بەدیلەکانی تر وەکو مجاهدین کە بە حیساب سەرۆکۆماریشی هەیە بەهۆی بنەما ئاینیەکانیەوە ناتوانێت لە سبەی ڕۆژی دوای کۆماری ئیسلامی سەقامگیری دابینکە بە وڵات. ئەمێنێتەوە دوو بەدیلی تر. یەکەمیان ئیسلاح تەڵەبەکانی ناو حکوومەت، ئەوان ئەگەرچی بەشێکن لە دەستگای حاکم و بێعتبارن، بەڵام هێزی ڕێکخراویان هەیە. دیارە تا خامنەی و باڵی توندرە و ساحبی دەسەڵات بێ ئەمانە کارێکیان پێ ناکرێت و بەتایبەت ئێستا چوونەتە ژێر ئاڵای ویلایەتی فەقیه کە ئەگەری بە حیسابهاتنیان لە داهاتوودا دژوار کردوێتەوە. بەدیلی دووهم هێزی چەپە. هێزێ کە ئەگەرچی پێگەی بەرینی کۆمەڵایەتی هەیە، بەڵام لە بارودۆخی ئێستادا پرژ و بڵاون کە هەر ئەمە ئیمکانی کاریگەری لە ڕوتی ڕووداوەکان بەرتەست دەکاتەوە. کەوابوو ئەگەر ڕوتی ڕووداوەکان بە هەڵچووری جەماوەری ناڕازی، بەڵام بە سازمان و ڕێکخرا و بەبێ دیدێکی ڕۆشن لە داهاتوو و بێ ڕێبەری جێی متمانە بڕواتە پێشەوە، ئێمە لە ڕاستیدا ڕوبەڕووی بارودۆخێکی ناسەقامگیر دەبینەوە. لەم بارودۆخەدا دەبێت چی بکەین؟ چی دەتوانین بکەین؟ ئەگەر ناتوانین ئەم پرژ و بڵاویە چارەسەر بکەین، ئەگەر بە خەیاڵاتی باو دڵخۆش بین و هەوڵێک لە دروستکردنی ئەم پەیوەندیە لە نێوان هێزە بچووکەکانی خۆمان نەکەین، لە دەورەیەکی بەردەممانە کە پێشبینی وردی ناممکنە، نەک تەنها شتێک لە چەپ نامێنێت، بەڵکو ڕەنگە شتێک نەمێنێت کە بتوانێت ناوی مرۆڤایەتی لێبرین. ئێمە زۆرین بەڵام زەعیفین، چونکە ڕێکخراونین. دان پێدانان بەم زەعیفیە واتەی زەعفی ئێمە هەمیشەیی نییە، بەڵام بەبێ هەنگاوی کاریگەر بۆ کۆکردنەوەی هێزەکانمان ئەم زەعفە دەکاتە ئاستی لە ناوچوون. مێژوو چاوەڕوان نامێنێت، شوێنی بەتاڵمان بە خێرایی پڕ دەکرێتەوە و ئەم جارە دەبێت دوا ڕۆژ بۆ لە دەستانی مرۆڤایەتی و ڕزگاری خۆمان
سەرزنش بکەین. بەڵێ گوڵناز لە کوردستاندا گەر باسکەین بە تایبەتی تا ڕادەی دۆخەکە جیاوازە. بەڵێ وایە. لێرە خەڵکی کوردستان 46 ساڵ بە شێوازی جۆر بە جۆر داوای خواستەکانی خۆیان دەکەن. لە ماوەی ئەم ساڵانەدا گەلێک ئەزمونیان لە خۆڕێخستن بەدەستێنەوە، گەلێک حرەکەتی جەماوەریان وەڕێخستووە. بە خۆشحاڵیەوە دەتوانین بڵێن ڕادەی خۆڕێخستن لە کوردستان زۆر لە ئاسێکی بەرزتردایە. بۆیە ئێمە پێمان وایە زەرفەتی ئەوە هەیە کە لە هەر پێشهاتێکدا و لە ئەگەری دروستبوونی بۆشایی دەسەڵات خەڵکی شۆڕژگێڕی کوردستان بە پاشخانەی بەهێزی بزوتنەوەکان لە ڕێگەی خۆڕێخستنەوە ئەم بۆشایە پڕکەنەوە و کۆمەڵگای کوردستان لە ناسەقامگیریش بپارێزن. ئەم زەرفەتە دەبێت کارا بکرێتەوە هەر لە ئێستاوە شالاکوانانی سیاسی و مەدەنی و سنفی لە کارێکی هاوبەشدا بناخەی ئەم دەسەڵاتە جەماوەریە دابمەزرێنن لە شوێنی کار و ژیان لە گەڕەک و لە شارەکان. پێویستە بنکەی دەسەڵاتی جەماوەری هەر لە ئێستاوە شکل بگرێ و دەست بەکار بێ لە دابینکردنی ئەمنیەت تا بەڕێکردنی ئەرکی ڕۆژانە. کوردستان لە هەمان کاتدا تایبەتمەندی تریشی کە ببێت ئەویش کۆمەڵگای حزبیە لە کوردستاندا. حزبەکانی چالاک هەر کامەیان کەم یا زۆر پێگەی کۆمەڵایەتی خۆیان هەیە. ئەم تایبەتمەندیە دەتوانێت باری ئیجابی ئەوەیان سەلبیشی هەبێ. باری ئیجابی ئەوەیە کە دوور بگرن لە پاوەندخوازی و فرەچەشنی و فرەڕەنگی قبوڵ بکەن و ڕێنمایی سیاسەتەکانیان بەرژەوەندە باڵاکانی خەڵکی کوردستان بێ و بە کارێکی هاوبەش ڕێگا خۆشکەر بن بۆ بەهێزبوونی ڕێکخراوە جەماوەریەکان لە کوردستان و لەم ڕێگایەوە کۆمەک بوون بۆ دامەزراندنی دەسەڵاتی جەماوەری. باری سەلبیش دەتوانێت لە جیاتی بەرژەوەندە باڵاکانی خەڵکی کوردستان بەرژەوەندی حیزبی جێگای بگرێتەوە و هەوڵ بۆ خۆسەپاندن بێتە ئاراوە و کاری تاگڕەوانە بکرێ و بەم جۆرە تۆی نفاق و جیاوازیش بچێن. فەرمونون بینینێک ببورن ناوبڕێک ببینن بینەرانمان ئەکەڵێنەوە. تالب هەر لەم پەیوەندیە لەگەڵ قسەکانی پێشومان پێم باش بۆ جارێکی تر کورتێک لە وتارێک دەربارەی هاوکاری لایەنە سیاسیەکان کە پێشتر هەر لەم بەرنمەیە باسمان کرە و کاتکە ئەمیر و شەوانیش ئەم بەرنمەیانە بەڕێوە بردووە ئەوانیش ناوبەناو ئەم بابەتیان باس کردووە. لێرە جارێکی تر یاداوەری بکەینەوە ئەم هاوکاریە کە ئێمە باسی دەکەین لەسەر بنەمایەک دەبێت کە هەموو لایەنەکان پێپابند بن و خەڵکی کوردستانیشی لێ ئاگادار بێ. ئەم بنەمایە ڕێگا دەگرێت لەوەی کە هەر لایەنێک کردەوەی جیاواز و تاکڕەوانە بگرێتە بەر کە ئێمە لە چوار خاڵدا کۆمان کردوەوە کە بریتین لەم خاڵانەی خوارەوە کە ئێستا پێشکەشتانی دەکەین. یەکەم دەبێت بسەلمێنێت کە هەر دانوستانێت لەگەڵ حکوومەتی ناوەندی ئەمڕۆی کۆماری ئیسلامی و سبەی ڕۆژی هەر دەسەڵاتێکی تر پرسێکی نەتەوەییە کە هەموو لایەنەکان ڕاستەوخۆ تێدا بەشدار بن. هیچ لایەنێک بۆی نییە بەجیا لەگەڵ حکوومەتی ناوەندی تاگڕەوانە بڕیار لەسەر بزوتنەوەی کوردستان بدات. چونکە هەروەکو باسکرا هیچ لایەنێک بە تەنیا نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناکات. دوم خاڵی دەبێ بنەماکانی دیموکراسی لە کوردستان پارێزرێ و هیچ لایەنێک ناتوانێت لە کێشەی ناوخۆیی دەست بۆ توندوتیژی ببات. دەستبردن بۆ توندوتیژی لە کێشەی سیاسی دەبێ قەدەغە بکرێت. خاڵی سێهەمی ئەمانە هەبوونی زەوابەت و ئیلزاماتی هاوبەشە بۆ پێکهاتنی هاوپەیمانی لەگەڵ هێزە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی ئێران بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندیەکانی باڵای خەڵکی کوردستان. لایەنەکانی کوردستان هەرکامە پەیوەندی و ئیرتباتی خۆیان هەیە، بەڵام ئەم پەیوەندیانە نابێت ناتەبابێت لەگەڵ بزوتنەوەی کوردستان، یانە هیچ لایەنێک بۆی نییە هاوپەیمانی لەگەڵ بەرەیەک ساز بات کە دژایەتی هەیە لەگەڵ مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان.
چوارمین خاڵی بە فەرمیناسینی مافی دەسەڵاتدارەتی جەماوەرە. هیچ لایەنێک بۆی نییە بە دوور لە دەنگی ئازادانەی خەڵک دەسەڵاتی حزبی خۆی بسەپێنێت. بەرنامەی سیاسی لایەنەکان دەبێت لە فەزایەکی سیاسی کە ئەم هاوکاریانە پێکدێنێ بخرێتە بەر دید و قەزاوەتێکی خەڵکی کوردستان و ئەوانن کە بڕیاریان لەسەر ئەدەن کە چارەنووسی سیاسی خۆیان و کۆمەلگای خۆیان چۆن ئیدارە بکەن. بەڵێ هەلەسرم بنەمانەی کە باست کرد هاوکاری نێوان لایەنە جیاوازەکان لە کوردستان دەتوانێت شکل پێ بدرێت. ڕاستە ئەگەر ئەم بنەمانە ڕەچاو نەکرێن و لایەنەکان پێی پایبەند نەبن هیچ هاوکاریەک ئەنجامێکی تەزمینکراوی نابێ. لەوانەیە پرسیار بکرێت کە چۆن تەزمین دەکرێت کە لایەنەکان بەم بنەمایە پایبەند بن. تەنیا تەزمینێک کە هەبێ ئاگاداری بدە خاڵەتی خەڵکە. بۆیە ئیسرارمان هەیە ئەم بنەمایە قبول بکرێ و حاکم و حکومەکەی بەڕێوە ببرێ حکمی بەڕێوەبرنەکەشی خەڵکی کوردستان لەم نێوەدا. بايكي ميوال سركو ليلى منيش بابا خوشتما داري بايكي ميوال بوفيش نيا نخواو بايا داري بايكي ميوال بوفيش نيا بابا نخواو بايا
ڕێناز لە درێژەی بەرنامەکەماندا چەند پامێکی بینەرانمان هەیەوانش ببینن کە ئەلبەتەوەش بڵین کە ئەم پەیامانە پێش هێرشی ئەمریکا و پێش ڕاگەاندنی ئاگربەس بە دەستمان گەیشتون وتماکە وڕوون بکەینەوە کە وا دەرنەگەی کە بابەتەکان زۆر کۆنن چونکە پێشتر بە دەستمان گەیشتووە و بەرنامەکە لە ڕۆژی هەینیدا پێشکەش بێەوە یازیز دەکرێت لەوانەیە چەند ڕۆژێک ئەم پەیامانە دواکەوت. پامێکی کاکسۆرانمان لەبەر دەستە کە دەڵێت ئەو زمانەی کە خومینی چ لە قسەکردن وە چ لە ڕێکار و عەمەلدا سیستەمی بنیادگەرایی شیعە کە بەداخەوە پشتگیری زۆرینەی خەڵکی ئێران دایمەزران هەرگیز وای نەدەزانی کە ڕۆژێک ئیسرائیل کە بە گرەی سەرەتانی ناوی دەبرد باسی کوشتنی جێگیرەکەی بکات کە ئێستا لە شوێنێکی ئەمندا خۆشاردوێتەوە لە ژێرزەوی. سۆران هەروەها دەڵێ خامنەیی کە پێش 7 ئۆکتۆبر باسی ئەوەی دەکرد قسەکانی خوددا لە دەمیەوە دێتە دەرەوە و گرنگترین نیگارانیەکی کە ئەو هەیبێت پەروەردەکردنی تێروریزمی ئیسلامی لە وڵاتانی ناوچەکەیە لە ناکاو ڕوبەڕووی لە ناوچوون یان لاوازکردنەوەی گروپە نیابەتیەکانی خۆی بووەوە ئەو بە هەڵاتنی بە شارەسەت کاریگەریەکەی لە ناوچەکە گەیشتە کەمترین ئاست ئێستا کارگەیشتێتە ئەو خاڵی کە دوژمنانی باس لە کوشتنی خۆی دەکەن. خامنەیی لە ماوەی دەسەڵاتی تاکو ئێستای خۆی ڕوبەڕووی ئەم جۆرە بارودۆخە تەحقیرە نەبوو ئەوە تا بە ئێستا لە سێدەیەی ویلایەتەکەی بە پاساوی پشتگیری لە فلستیەکان استراتیژیە خەیاڵی و ئایدۆلۆژیەکانی وەک لە ناوبردنی ئیسرائیل و دەرکردنی ئەمریکا لە ناوچەکە هەژاری و بێمافی بە دەیان ملیۆن خەڵکی بەسەر خەڵکی ئێراندا سەپاند. ئەم استراتیژیانە دەرفەتی ئەوەیدا بە حکوومەتی دژە فەلەستینی و ئاپارتایدی ئیسرائیل کە داواکاری خەڵکی فلستین بۆ دروستکردنی وڵاتی فەلەستین لە تەنیشت وڵاتی ئیسرائیلدا ڕەت بکاتەوە بێخاتە پەراوێزەوە. ئێستا دوای تێپەڕینی 10 ڕۆژ کە کاتی نووسینی ئەم پەیامە چەند ڕۆژی لەمە پێش بوو تا لەبیش ئاماژەی پێکرد لە شەڕی نێوانی خامنەیی و نەتانیاهۆ کە بووە هۆکاری کوژرانی بێتاوانانیش جیاواز لە فەرمانتەکان کەوانە تاوانباری سەرەکی نەم شەڕانن بەڵام کەسانی بێتاوانیش کوژراون لە نێوانیاندا منداڵان لە هەردوو وڵاتدا وەکو کۆچی بە کۆمەڵ و نیگەرانی زۆری دانیشتوانی تارانی لێکەوتوتەوە. پوچەڵی و فەشلی حکوومەتی ویلایەتی فەقیه کە لەسەر بنەمای گەندەڵی ڕاندخواری سەرکوتی فراوانی کۆمەلگای مەدەنی و دژایەتی لەگەڵ ئاڵوگۆڕ بۆنیات ناراوە زیاتر لە جاران ئاشکرا بوو. بێگومان تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی کاتێک دەتوانێت ببێتە هۆکاری دروستکردنی سیستەمێکی دوور لە سیستەم و نابەراوەری سیستەمێکی دموکراتیک و سێکۆلار کە بە دەخاڵەتی کۆمەلگای مەدەنی و بە پشتیوانی زۆرینەی خەڵک بەبێ دەستێوەردانی حکوومەتە دەرەکیەکان ئەنجام بدرێت. بەڵام دیارە ماسۆیە بە خەڵات ناترێت. جێبەجێکردنی ئەم ئاسۆیە پێویستی بە نزیکبوونەوە هاوکاری زۆرینەی هەموو خەڵکی وەگیانە هاتووەیە کە لە ڕێکخراوی سیاسی و جەماوەریدا ببێ بەهێز و بەهێز ئەم ئاسۆیە مسۆکەر بکات. سپاس لە کاکسۆران بۆ نووسینی ئەم نامەیە.
بەڵە پامێکی تری بینەران کە لە بەردەستمانە پامی هاوڕێ ڕۆیایە کە نووسیوێتی پاش تێپەڕبوونی پتر لە هەفتەیەک لە هێرشی سەربازی ئیسرائیل بۆ سەر ئێران ئینتەرنێت لە زۆربەی پارێزگاکاری ئێران پچڕا. بەرپرسانی ئەمنی کۆماری ئیسلامی ئەم پچڕانەیان وەک هەنگاوێک بۆ پێشگرتنی سوئیسفادەی دوژمن لە ژێرخانە سایبریەکانی ناوبردووە. بەڵام ئەم پچڕانە تەنیا بەشێکە لە چیرۆکەکە. بڕانی ئینتەرنێت لە ئێراندا چیتر تەنیا کردارێکی ناچاری لە کاتی قەیراندا نییە، بەڵکو بەشێکە لە قەیرانێکی فراوانتر و قوڵتر کە ڕیشەی لە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەیە. پاوانخوازی پێکهاتەیی و گەندەڵی سیستماتیک پێویستی بە بەرگرتن لە بواری تەکنۆلۆژیای زانیاریدا هەیە. ئەوەی ڕوویدا نەڕێکەوت بووە و نە بە هۆی شەڕیشەوە بوو، بەڵکو ئەنجامی لۆژیکی سیاسی کۆنتڕۆڵی دەسەڵاتێکی پاوانخوازە کە ڕێگای زانیاری و پەیوەندی کۆمەڵایەتی لە ڕێگای پچڕاندنی ئینتەرنێت و لە سانسۆردا دۆزیوەتەوە. هاوڕێ ڕۆیا لە درێژەی پەیامەکەیدا دەڵێت کە کۆماری ئیسلامی کە نیگەرانی سەرهەڵدانی ئەعتراز و ناڕەزایەتیەکانە وەکو ڕسمی هەمووجارێکی خۆی ئەووەڵین کاری هێرشکردنە سەر پەیوەندی کۆمەڵایەتیە. بەڵام خەیاڵی خاوە خەڵکی ناڕازی لە ئێران هەموو جارێک بە بەکارهێنانی ابتکاری تازە ئەم پیلانە پوشەڵ دەکەنەوە تا ڕاستیەکان بە یەکتر بگەێنن و بە تایبەتی لە دۆخی وەک دۆخی شەڕدا سیاسەتی شەڕخوازانەی کۆماری ئیسلامی لە قاو بدەن. زۆر سپاس بۆ هاوڕێ ڕۆیا بۆ پەیامەکەی. Gah saf kaderi, gah
bir kadehler kes kısayı شوق لبت مرد از یاد حافظ شوق لبت مرد از یاد حافظ درس شبانه ورد سردار درس شبانه ورد سردار لەم بەشەدا کاک بەهمان نووسراوەیەکی کورتی هەیە کە چەند بابەتی خسوەتە ڕوو و ڕاو بۆ شوێنی خۆشی باسکرەوە. نووسیوێتی لە سەدەی ڕابردوودا زۆرێک لە دەسەڵاتە جیهانیەکان بە ناوی دموکراسی مافەکانی مرۆڤ یان شەڕی دژی ترۆر لە وڵاتانی تردا دەستێوەردانیان کردووە. لە ئەفغانستان و عێراقەوە تا لیبی و سووریا هەمیشە ئەم هیوایە خراوەتە ڕوو کە دەستێوەردانی بیانی دەتوانێت ببێتە هۆکاری ڕوخاندنی ئەو ڕژیمە زاڵانەی و دەستپێکردنەوەی سەردەمێکی دموکراتیک. بەڵام ئەزمونە مێژوویەکان و شیکردنەوەی کۆمەڵایەتی و سیاسیەکان نیشانی داوە کە دیموکراسی نە هاوردراوە نە سەپاوە بەڵکو بەرهەمی خەبات و ڕێکخراوبوونی ناوخۆی خەڵکی جەماوەرە. بەڵێ کاک بە من لە بەشێکی تری نامەکەیدا پرسیارەکات بە دەڵێت با بزانین بۆچی باندە جیاوازەکانی ڕژیمی دیکتاتۆری لە کاتی هەڕەشەی دەرەکیدا یەک دەگرنەوە چۆن سوودی هاوبەشیان هەیە لە پاراستنی پێکهاتەی سیستم و لە ڕوخان و لێپرسینەوەی جەماوەری دەترسن لە هەستی نیشتمانی سوئیسوادە دەکەن و ئەمە بێدەلیل نییە کە ئێستا لە پرۆپاگەندای دەسەڵات پتر ناوی ئێران و ملەتی ئێران دێت تا کۆماری ئیسلامی و ئومەتی ئیسلامی و جاران کە باسییان لێکرد لە بەدیلی دەسەڵاتی جەماوەری دەترسن. کاک بەهمەن لە بەشێکی تری نامەکەیدا پرسیارێک دێنێتە گۆڕ دەپرسێت چۆن بزوتنەوەی ناوخۆ دەتوانێت لە بارودۆخی قەیران و هێرشی بیانی بە قازانجی خۆی سوود وەربگرێت کە لە وەڵام بەم پرسیارەی خۆیدا دەڵێت بە هاتنە مەیدانی ڕابەرایەتی سربەخۆ و جێی متمانە. ڕابەرایەتی دەبێت لە دڵی خەبات و ئازاری خەڵکەوە هەڵقوڵێت و هەڵبژێردرێت نەک لە کۆنفرانسە بیانیەکاندا یان بە پشتگیری دەسەڵاتە دەرەکیەکانەوە. ڕابەرە خەڵکیەکان و مەیدانیەکان مەشروعیەتیان هەیە تەنانەت ئەگەر دەسەڵاتی فەرمیان نەبێت. ئەم جۆرە ڕابەرانە بە گەشەکردن و سەرهەڵدان لە دڵی بزوتنەوە جەماوەریەکاندا دەردەکەون. هەروەها پێویستی بە ڕێخستنی نەخشە ڕێگای گواستنەوەی دەسەڵات هەیە کە بەکەم ئازارترین ڕێگادا تێپەڕ دەبێت و دەڵێت کە بەبێ دوورکەوتنەوە لە هاودەستی لەگەڵ هێزە داگیرکەرەکان و وشیاری لەوەی کە بزوتنەوەی جەماوەری نەبێ بە بەشێک لە استراتیژی سیاسی ئەوان کەوابوو تەنها لە بارودۆخێکدا کە هێزە ناوخۆیەکان ڕێکخراو بن سربەخۆ بن ڕابەرایەتی جێی متمانەیان هەبێت و خاوەنی تۆڕەمەدەنیەت چالاکەکان بن دەتوانن هەڕەشەیان هێرشێکی دەرەکی بکەنە دەرفەت و لە جێگەی سیستمێکی گەندەڵ سیستمێکی جەماوەری بنیاتنێ و لە پێشەوانەدا دەستێوەردانی بیانی تەنها دەبێتە هۆکاری کارەساتێکی نوێتر ناسەقەمگیری درێژخایە یان گەڕانەوەی جۆرێکی نوێی بێمافی لە کۆتاییدا ئەوە دەڵێم کە هەموو دەبێ بزانین کلیلی ڕزگاریمان نەک لە نیویۆرک یان تەل‌ئاڤیڤ یان هەر وڵاتێکی بیانی ترەوە بەڵکو لە شەقامەکان لە زانکۆکانەوە لە گەڕەکەکان و کارگەکانی ئێراندا شاردراوەتەوە بەس دەبێ ئیمکاناتی ئیستیفادە لەم کلیلە فەراهەم بکەین.
بەرنامەیەکی تر کە هاوڕێ مەریەم نووسیوێتی ئەمەیە کە ئەم بارودۆخەنە هەموارە دەرەنجامی شکستەیەک لە دوای یەکەکانی ئەو کەسەیەکە لە ساڵی 1368ەوە بەسەر ئێراندا حکومڕانی کردووە یانێ خامنەی کەسێک کە هەمیشە لە ئارەزووی گۆڕینی جیهاندا بووە بەڵام هەرگیز لەگەڵ زمانەی خۆی هاوڕانە بۆ ئێستاژ وڵاتێکی بۆ ئارمانگەرایی شکست خواردووی خۆی بەبارەمتە گرۆواتە ئێران ناکۆکی ئەمڕۆ لەگەڵ ئیسرائیل تازەترین بەشە لە لیستی درێژەی ناکامیە سیاسیەکانی خامنەی کە ئامانجی لە سەرەتاوە جێگیرکردنی ئارەزوەکانی خۆمینی بووە یانێ بیناکردنی کۆمەڵگایەکی ئیسلامی کە خەڵکەکەی بە دڵخوازی خۆیان شێوازی ژیانی ئیسلامیان هەبێت و خۆی ڕێبەرایەتی جیهانی ئیسلام لە دژی ئەمریکا و ئیسرائیل بکات بەڵام هەردوو خەونەکەی بەڕوونی شکستیان خواردو ئەمڕۆ ئێران یەکێک لە کۆمەلگا غەیرە ئاینیەکانی جیهانی ئیسلام خەڵکەکەی بە زۆری لایەنگری کولتوری جیهانین و هیچ حەزێکیان لە کولتوری ئیسلامی و ئاینی نییە سەرڕای یاسای حجاب سەرڕای تونند و تیژیرواندن بۆ بەڕێوەبردننی ئەم یاسایە ئێستا بە میلیۆنان ژن بەبێ حجاب لە شەقامەکاندا دەبینرێن لە شارە گەورەکان و کاتێک چاو لە تاران دەکەن هیچ لێکچوونێکی لەگەڵ شارێکی ئیسلامی نییە ئەوەی کە دڵخوازی خامنەی بێت. وەڵا لە سیاسەتی دەرەوەشدا ئەگەر باز بە پێی خامنەی هەمیشە بانگەشەی هەندێک سەرکەوتنی دەکرد هەرچەندە بە نرخی دابڕانی نێودەوڵەتی تەواوبوونە بانگەشیان. چوار پایتەختی عەرەبیان کۆنتڕۆڵ دەکرد و ئیسرائیل بە ئەڵقەیەک کە بە ناوی بەرەی مقاومەت لە لای خۆیان ناسرا بوو دەوردرا بوو بەڵام دیپلۆماسی عەرەبی لێدانەکانی ئیسرائیل و کەوتنی ڕژیمی ئەسەد ئەم پێکاتیان ڕووخات بە کەوتنی ئەم تەوەرە لە دەست کۆماری ئیسلامیدا هەم دەستکەوتی ئایدۆلۆژی خامنەی لە ناوچوو و هەم دۆکتۆرینی بەرگری کۆماری ئیسلامی دژی ئیسرائیلیش. ئێستا ئیسرائیل دەتوانێت ڕاستەوخۆ وێرش بکاتە سەر ئێران کە کردوویەتی و ڕێبەری جیهانی ئیسلام لە حەوت کوندا خۆی شاردەتەوە. زۆر سپاس بۆ هاوڕێ مەریەم بۆ نامە جوانەکەی و چینە لای نامەیە کە لە کاک فەرهادەوە بۆمانە. بەڵێ کاک فەرهاد لە کانەداوە لە نامەیەکدا نووسیوێتی لە دیمەنی ئاڵۆز و تەماوی بارودۆخی ئێستا ئێران جارێکی تر لە سەرودەمی یەکێک لە خاڵە مێژوویە گرنگەکانی خۆیدا ڕاوەستا. خاڵێک کە بوونی واتە بۆنی ڕۆخان و پاشەکشەی دەسەڵات لە نێو هەواڵەکان و ڕووداوەکاندا سەرهاڵ دەدات. ئەزمموی ساڵی 1357 هێشتا لە یاد نەچووە کاتێک دەسەڵاتە جیهانیەکان بە خەیرایی و بەبێ دوودڵی ڕێگای دەسەڵاتی پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیانیان ڕیز کرد و ڕێگەیان لە خەڵکی خەباتکار و ئازادی خواست کرد تا ئاوات و ئارەزوەکانیان بانجام بگێنن. ئێستاش لە پشت پەردەی گۆڕانکاریەکان سێبەری هەمان سناریۆ دیسان خۆی نیشان ئەدات. لەم جۆرە بارودۆخەدا ئەگەر هێزە شۆڕژگەر و جەماوەریەکان چاوەڕوان بن تاکو ڕووداوەکان خۆ بەخۆ ڕێگای ڕزگاری دیاری بکەن هەمان سناریۆی ساڵی 57 دووبارە دەبێتەوە و ئەو کاتش هێزی پێشڕە و دەست بەکار نەبوون و تا خۆیان کۆکەنەوە خۆیان ڕێک بخەن و ببن بەهێز و بەهێزی خۆیان ئاواتەکانیان بسەلمێنن بۆیە ڕێگەی ئاوا بۆ بەدیری تر خۆشبۆوە هێزەکان دەدواوە بوون. بەڵێ کاکفەرهاد لە درێژەی نامەکەیدا نووسەتی لە ڕاستیدا مێژوو دەرفەت دەبەخشێتە ئەوانەی کە لە دڵی قەیرانەوە پلانێکی نوێدا دەڕێژن لەمڕۆ خۆڕێخستن لە گەڕەک و شار نەک تەنها بژاردەیەک بەڵکو پێداویستێکی ژیانیە. دەبێت لە ئێستاوە هەستا کۆمیتە بنکە شۆڕە لە گەڕەک و شارەکان پێک بهێنرێن ناوەندەکانی وەک شادەمارەکانی خوێن لە دڵی بارودۆخی خەیراندا بتوانن لێدانی ژیان و ویستی کۆمەڵایەتی بپارێزن. ئەم ڕێکخراوە جەماوەریانە دەتوانن وەک فانوس لە دڵی تاریخیدا کار بکەن. بە پەیوەستبوونی ئەم ناوەندانە بناغەیەکی نوێ بۆ یەکگرتوویەکی ملوێنی فەراگیر و ئاگادار دابین دەکرێت. یەکگرتوویەک کە نەک لەسەر بنەمای شوعار بەڵکو لەسەر بنەمای لێکدانەوە پلاندانان و ئامادەبوونی ڕێکخراوی جەماوەری دەگاتە قۆناغی کردەی. ئەم ڕێکخراوە جەماوەریانە ئەگەر بەڕاستی شکڵ بگرن دەتوانن لە ساتی بۆشایی دروستبوون لە ناو دەسەڵاتدا دەستی سەرەوەیان هەبێت و چارەنووسی سیاسی خۆیان نەک لە پراوێزی هێزە جیهانیەکان بەڵکو لە ناوەڕۆکی داواکاری خەڵکدا ڕقم لێ بدەن. هێزی پێشەنگ دەبێت بزانن کە ئەم هەنگاوە
هەنگاوێکی ساکار و یان کاتی نییە، قۆناغێکی نوێ لە خەبات، قۆناغێک کە تێیدا ئەقلانیەتی سیاسی بوێری کردەی و یەکگرتووی کۆمەڵایەتی تێکەڵ یەک دەبن. نابێت چاوەڕوانی دەرفەت بن، نابێت بە هیوای معجزە دانیشین. داهاتوو ئەوانە دروستی دەکەن کە لە ئەمڕۆوە لە دڵی قەیراندا تۆوی ئاگایی و ڕێخستن دەچێنن. ئەگەر ئێمە نەکەوینە ناو ئەم قۆناغەوە بەیانی ڕۆژ چیتر نە دەرفەتێک بۆ هەنگاو هەڵگرتن دەبێت و نە زەویەک لەسەری ڕابوەسین. سەرشەقام سەرکۆڵان ناوماڵەکان لەنگارەگیرێ ئەو جابەرە کوورەی دڵتا هەڵدەفڕێ هەڵدەفڕێ. سەرشەقام سەرکۆڵان ناوماڵەکان لەنگارەگیرێ ئەو جابەرە کوورەی دڵتان هەڵدەفڕێ هەڵدەفڕێ. هەموو شەوێک لە مرواری فرمێسکیان غورباتەوە ملوانکەیان داوەنەوە سورة جنم بنا وضع شام
شەوێک کۆتی دڵێ ماڵەگرێت و لەلایەوە لەنگارەگیرێ هەر لایەوە شەبێ بمرێ بازادی ئەبێ بمرێ بیرتانەکەم 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 زۆر بەداخەوە ڕۆژەی چوارشەممە 28 جوێزەردان هاوڕێی تێکۆشەر و شۆڕژێڕی دێرینی ڕیزەکانی کۆمەڵا کاک عەلی شوکری لە تەمەنی 56 ساڵیدا بەهۆی جەڵتەی دڵ لە شاری تاران دڵە گەورەکەی لە دلێدان کەوتو بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ عەلی ساڵی 1346 هەتاوی چاوی بە دنیا پشکوت هەر لە مێرمنداڵیەوە بەهۆی هەژاری هەر لە پۆلی سەرەتایی دەست لە خوێندن هەڵدەگرێت و بۆ بژێوی خۆی و بنەماڵەکەی ڕوو لە بازاڕی کار واتە کرێکاری لە نانەوەخانەکانی ئەو دەمی شار دەکات. هاوڕێ عەلی لەو سەردەمەدا لە ڕاپەڕینی خەڵکی ئێران بە دژی دەسەڵاتی پاشایەتی وەک تازە لاوێک وێڕای جەماوەری خەڵک لە شاری سەقز لە هەموو خۆپێشاندان و کۆبوونەوە و ڕێپێوانەکاندا چالاکانە بەشداری دەکات و خۆی بۆ هەر ئەگەرێ ئامادە و تیار دەکرد. هاوکات لەگەڵ سەرکەوتنی شۆڕشی ئێران و لەشکەرکێشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان و پاش سەرخستنی شۆڕشی 58 و 59 کاک عەلی ساڵی 61 هەتاوی ماندوو لە زوڵم و ستەم و نابەرابەری بەپێی بڕیارێک لەگەڵ هاوڕێی یان بەخت کرد و هاوڕێ حەسەن ئاخری خوب لە نێو شاری سەقز هەڵدەکردنە سەر بەکرێ گیراوانی ڕژیم و پاش زەربەیەکی کوشەندا شوێنەکە جێ دەهێڵن و پەیوەست بە هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە دەبێت. هاوڕێ عەلی لە ماوەی کورتی پێشمەرگایەتیدا لە چەندین نەبەردی قارەمانانە بە تایبەت شەڕەکانی گەورکایەتی و مکریان بوێرانە بەشداری کرد بەڵام بەداخەوە ساڵی 63 هەتاوی بەهۆی دەستکورتی بنەماڵەکەی بۆ بژێوی ژیانیان گەڕایەوە بۆ کوردستان. لە دوای گەڕانەوەشی هاوڕێ عەلی هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمەتدانە نەواند وە تا دوا ساتەکانی ژیانی وەفادار بەڕێباز و ئامانجە بەرزەکەی مایەوە. جێگای ئاماژەیە کە تەرمەکەی هاوڕێ عەلی سەرەڕایەوەی کە بارودۆخەکە مەترسیدار و شەڕ لێدراو بوو بۆ زێدەکەی خۆی واتە سەقز گەڕایەوە و بە بەشداری بنەماڵە و خزم و کەس و کار و جەماوەری شاری سەقز ئەسپەردەی خات کرا. ئەمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی هاوڕێ عەلی و هەموو خزم و دۆستان و بەتایبەت خەڵکی شاری سەقز دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەستین. یادی ئازیزیان بەرز و بەڕێز و ڕێگای پیرۆز. بەداخ و پەژارێکی زۆرەوە هاوڕێی خۆشەویست و جێگەی متمانەی ناوچەی تیلۆکۆ و شاری سەقز کاک عوسمان حوسێنی باشماغ ناسراو بە شێخ عوسمان قەراوە ڕۆژی هەینی 30 جۆزەردان لە شاری کەرەج بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە دڵە گەورەکەی لە لێدان کەوت و ماڵەوایی لە ژیان کرد. هاوڕێ عوسمان لە پێش ڕاپەڕینی 57 هەتاوی لە ئێران لەگەڵ هاوڕێیان یەحیا خاتونی و حەمەی خەلیلی ڕوویکردە خەباتی سیاسی و وەک چالاکی یەکەتی جوتیاران و جەمعیەتی سەقز هەڵسوڕاوانە چالاکی دەکرد. پاش چۆڵکردنی شارەکان لە ساڵی 59 لەگەڵ هاوڕێیانی کۆمەڵە لە ناوچەی دیواندەرە درێژەی بە خەباتی خۆیدا وەک دەستەی پەیوەندی لە ناوچەی خۆرخۆڕا ویان وەک پێیک بۆ شاری بۆکان و ناوەندی کۆمەڵا هەڵسوڕاو بوو. هاوڕێ عوسمان هاوژین و چەند منداڵی بەجێهێشت بوو بۆیە ناچار بوو پاش 2 ساڵ بگەڕێتەوە و دواتر بە هەڵسوڕانی سیاسی خۆی بۆ ئازادی و یەکسانی درێژەی بە ژیانی بدا و زۆر جار زیندانی و هەروەها مەجبور کرا کوردستان بەجێپێڵێت. کاک عوسمان پەیوەندی قوڵی لە دەوروبەری خۆی دروست کرد بۆ ئەڵبەت نەک بە دروشم و قسە بەڵکو بەکردەوە. یەکسانی خوازی لە نێوان ژن و پیا و لە ناو بنەماڵەکەی خۆی جێخستە بوو و بۆیە بوو بە کۆڵەکەی ژیانی دەیان کەس لە دەوروبەری بەتایبەت کچەکان و نەوەکانی خۆی. ڕژیم زۆر زەختی لەسەردانە کە دەست لە بیر و باوەڕی خۆی هەڵگرێ بەڵام هیچ کەس سەریدانە نەواند و سەربەرزانە هەتا دوا هەناسەی ژیانی
درێژەدەری ئامانج و ڕێبازەکەی بوو. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕبەدەڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و خەزم و دۆستانیان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی عزیزیان بەرز و بەڕێز بێت و ڕێگایان پڕێبار. دەرمانی زامانی دەری دەکەی کاری هەمراتێنە ڕەشان بیداری هەمراتێنە ڕەشان بیداری ڕاحەتی دەسایۆ کاربەی نەتبارە تەسکینی دڵایۆ کاربەی دەربەکەرە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران کە بەرنامەی خۆتانە و هەموو ڕۆژانی هەینی پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکرێت بۆ ناردنی ڕاو بۆچوون و نامە یامەوەی کە پرسیارێکتان بێ لە بەرنامەی ئێمە و بینەران دەتوانن بەو ژمارە تەلەفۆنەی کە لەسەر شاشەکە دەیبینن پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوبۆچوونەکەتان باس بکەن. زۆر خۆشحاڵین کە جارێکی تر لەم بەرنامەیە میوانی ماڵەکانتان بووین. زۆر سپاس بۆیەوە ماڵەوە. زۆر سپاس بوو نادیان، زۆر سپاس بۆەوەی بینەریش کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوونەوە بەو هیوای کە ناوەڕۆکی بەرنامەکەمان جێی سەرنجیەوەی عزیز بوو بێت و کەڵکی پێویستان لێ وەرگرتوێت تا ئێمە و بینەرانێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست پێرین. هەر شاد بشی. هەر شاد.